ئەو مڵکە لە باو بە پیرانەوە بۆمە بەجێماوە ئێستاش زانکۆی لەسەرکراوە لە 2005ەوە هەوڵی قەرەبووکردنمان دوو ئەمرمان هەیە یەکیان سەردەمی کاک بەرهەم ساڵحی یەکیان سەردەمی کاک عومەر فەتاحی بەڵام تا ئێستا قەرەبوو نەکراینەتەوە بەپێی ئەو زانیارانەی کە بە ئێمە گوتراوە و بەرپرسارینی ئیدارەش و مەڵبەندیش پێیان کتوین کە ئەو شوێنە قەرەبووی لەسەر وەرگرتەوە چەند کەسێکی بەزناوەکەمان پێ ناڵێن وەڵای ئەمە داواکاریەکەن وەکو خەڵکەکانی کەس کە هەموو خەڵک بە دوو دۆنم زەوی پارچەیەکیان زەوی وەرگرتوتەوە بۆیە مەژداوای قەرەبوویەکەین ئەوگە قەرەبووی نەکەنەوە ئێستا بۆ خۆتان دیوتانە سنووری عەرەمی زانکۆیە 380 دۆنماوە ئەوە دێکێڵن و دەیکەین نەگەنم و هەموو ئەو خزمانێکی ئێستا لە تەنیشتم ڕاوەستاون بڕیارش نێرە هەمویان دەیکەنە کوشتکاڵ و بەرنامەشیان وەیە بەس یەکی 200 مەتری بەسەر خۆیاندا تەوزیعیکەن و خانووی لەسەر بکەن هەما قەرەبوویان وەرگرتووە بڵێم خەڵکی شاورێ و خەڵکی دۆڵی ئاکۆیەتی ئەوانە ئەمە لەو مەسافەیدا بڵێن ئەو چوارگوندا مەحروم کراوی هیچ ماوەەر نەگرتووە داواکاریمان ئەوەیە ئەو خەڵکە قەرەبووی بکرێتەوە و قەرەبووی ئەو هەرزانە بدرێتەوە خەڵکەی و داواکاری ئەومانێ